بەڵێ هێوی هاوڵاتیان لە ترسی پەتای با بڵێن تای خوێنبەربوون هاوڵاتیان ئێستا بە تەواوی وشابوونەتەوە پشت بە سەربڕخانەکان دەبەستن هەر کاتێک لە با بڵێن لە دوکانەکانی گۆشتفرۆشی سەرەتا سەیری مۆری سەربڕخانەکان دەکات لایانی تەندروستی ڕاچاو دەکات ئینجا گۆشتەکە دەکڕێت لە سەربڕخانەی هەولێر دیارە هەرچەندە ینی ئەگەرچی تا خوێنبەربوون لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی باش بڵاو نەبووتەوە وەکو لایەنە پەیوەندیارەکان ئاماژەی بۆ دەکەن لە ژێر کۆنتترۆلدایە بەڵام لەگەڵ ئەوەش ئەو شوێنە ئاژەڵ تێدا بەخێو دەکەن و لەگەڵ سەربڕخانەکان ڕێککاری خۆپارێزی و تەندروستی بە شێوەیەکی باش جێبەجێ دەکرێت لە سەربڕخانی هەولێر وەک دەبینی لێرە ینی بە شێوەیەکی باش ڕێکارەکانی تەندروستی جێبەجێ دەکرێت گشت ئەو گۆشتەی کە ئەو ئاژەڵانی سەردە بدرێن ینی مۆری لایەنە پەیوەندیارەکانی تێدایە چەندین پشکنی جیاواز بوو دەکرێت ئینجا دەخرێتە بازاڕەوە هەڵمەند تەمزە بەڕێوەبەری سەربڕخانی هەولێرم لایە زانیاریمان زیاتر پێدات کاک هەڵمەسڵاو لێ بێت ڕێکارەکانی خۆپارێزی لێرە زۆر بەباشی بەتونی بەڕێوە دەست پێم بدە بوومە باسکە پێش ئەم بڵاوبوونەوە پەتایە ژوا بوو ئێستا ڕێکارەکانی خۆپارێزی لە چ ئاستێکدا ڕێکارەکانی ئەوەی کە پێش سەربڕینی سەر ئاژەڵان دوای ئەوە چ پشکنێک بۆ ئەو ئاژەڵان دەکەن بۆ ئەوی بەس گۆشتش سەلامەت بخەنە بازاڕەوە. سڵاوتان لێبێ بەخێر بێن هەڵبەتە کاری ڕشاندن و پاکردنەوەی کوشتارگە و پشکنینی پێش سەربڕین و دوای سەربڕین بەشێک بۆ لە سیستەمی کارکردنی ئێمەواتە ئەو ڕێکارانە ئێستا گیراونەتە بەر هەمان ڕێکارن کە ساڵانی ڕابردوو و مانگەکان و وەرزەکانی ڕابردووش گیراونەتە بەر بەڵام بە شێوەیەکی چڕتر و پڕتر تاکیدی لەسەر دەکرێتەوە بۆی بتوانین گۆشتێکی تەندروستتر بگەینە دەستی هاوڵاتیان. ئەگەر باز لە ئامارەکانی سەربڕینی بەڕاستی لە چەند ڕۆژ ڕابردوو دوای دەنگۆی بڵاوبوونی ئەو نەخۆشیە بەڕاستی ئامارەکان بە ڕێژەیەکی بەرچاو ڕووی لە دابەزین کردووە خواز لەسەر گۆشتی سوور کەم بۆتەوە لە بازاڕەکان. هیچ ئامارێکی لانە چەند ڕێژەی سەربڕینی ئاژەڵ لە کوشتارگەی هەولێر کەمی کردووە؟ خۆی تەنها بە تۆمارکردنیەک حاڵەتێک لە کوردستان ڕێژەی 125 بۆ ڕێژەی 130 لە ڕێژەی سەربڕین کەمی کردواتە لە 1000 سەر ئاژەڵی ڕۆژانە ئێستا دابەزیوە بۆ خوار 750 سەری ڕۆژانە. واتە دەتوانم بڵێم ئەو ڕێژەیە بە تۆمارکردنی حاڵەتی نوێ هێشتا ئەو ڕێژەی سەربڕینە ڕوو لە کەمبوونەوە دەکات و ئامارەکان ڕوو لە دابەزین دەبن. کاکە مەباسی ڕێکارە تەندروستیەکەمە بۆ بکە لێرە هەفتەی چەند ڕۆژ کراوە دەبێت ئەو ڕۆژانێک کە داخراون باڵێن کاری ڕشانی بۆ دەکرێت ئەم شوێنە خۆی پێشووتر هەفتانە 4 ڕۆژ کار دەکرا ئێستا لە ئێستادا بە بڕیاری بەڕێز پارێزگار و قایم قەزایناوان کراوە بە 5 ڕۆژ بۆ ئەوەی بتوانین زۆرترین ڕێژەی سەربڕین ئەوانەی کە مبەڕێری ئەویان هەبوو لە دەرەوە بە سەرپێچی سەری دەبڕن لە ئێستادا کوشتارگە کراوەتەوە واتە هەفتەی 5 ڕۆژێک زیاد کراوە. خاڵی دووەم بەڕاستی بە بەردەوامی بە مادەکانی ڤێرکۆنیس و دەلتامترین بۆ هۆڵەکانی ناوەوەی گۆشتگە و دەرەوەی واتە شوێنەکانی ڕاگررتنی ئاژەڵ ڕشاندنی بەردەوامی لۆ دەکرێت ساحەکانی دەرەوە بە مادەی کلۆر دەشورێت ئەو پشکنینانێکە لە پێش سەربڕین دەکرا ستافی ڤێتەرنەری بۆ زیاد کراوە بۆی بتوان پشکنینێکی ورتر بکەن دواتر پشکنینی دوای سەربڕین دەکرێت بۆ دڵنیابوونەوە لە تەندروستی ئاژەڵەکە. سپاسان دەکەم دەستان خۆش هەڵمەتەمزە بەڕێوەبەری کوشتارگی هەڵسەرخی هەولێر هێوی وەکو میوانە کەشم ئاماژەی بۆ دا لە ئێستاکە ینی هەفتەی 5 ڕۆژە و سەربڕخانە کراوە دەبێت بۆ ئەوەی بەردەوام سەر ئاژەڵ لێرە ینی بکوژێت و سەر ببڕێتن بۆیە ینی ڕێکارەکانی خۆپارێزیش بە شێوەیەکی ئەگزار باش و تون دەگیرێتە بەر لەگەڵ ئەوەشدا ینی لە سنوورەکانیش وەزارەتی کوشتکەڵ بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ناوخۆش ینی هەر سەر ئاژەڵێک بەتەبەت ئاژەڵی گەورە کە دێتە هەرێمی کوردستان ئەوە لە دەواازە سنووریەکان بۆ ماوەی 3 هەفتە کەرانتینە دەکرێت تاوەکو پشکنینی پزیشکی و ڕێکارە یاسایی و پزیشکانی بۆ دەکرێت و دڵنیا دەبێت لە سەلامەتی ئەو ئاژەڵە ئینجا دێتە شاری هەولێر و شارەکانی دیکە هەرێمی کوردستان لە سەربڕخانەکان سەردەبردرێت دواتر دەخرێتە بازاڕەوە.